بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێ یەکەم سڵاوی خی گەورەتان لێبێ. من ڕاست کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم مەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواستان پێشکەش دەکەم. لە باس و خواستی ئەمڕۆمان دەباز لە ڕێنماییەکانی ئیسلامی پیرۆز دەکەین بۆ تەندروستی مرۆڤ. خی گەورە لە قورئانی پیرۆزدا فەرمان بە مسلمانان دەکا و پێیان دەفەرمێ لە پێناو تەندروستی خۆتاندا بخۆن و بخۆنەوە و زیادەڕەوی و ئیسرافیش مەکەن، چونکە زیادەڕەویش یەکێکە لەو هۆکارانەی کە تەندروستیتان خراپ دەکا. پەیامبەری بەڕێزی ئیسلامیش صلی الله عليه وسلم دەفەرمێ مرۆڤ هیچ دەفرێکی پڕ نەکردووە لە گەدەی خراپتر بێ. هەروەها فەرموویەتی بەکارهێنانی گەدەتان بکەنە سێ بەشەوە، بەشێکی بۆ خۆراک و بەشێکی بۆ خواردنەوە و بەشێکیشی بۆ هەناسەدانتان. تەنانەت پەیامبەری ئیسلام صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێ لە خەو هەستا با دەست نەخاتە ناو هیچ دەفرێکی خواردنەکەیەوە تا دەستەکانی نەشوە، چونکە کەس نازانێت لە کاتی خەوتن و لە شەودا دەستی لەکوێدا بووە. بیریاری هێژای کورد مەسعود محەممەد بە ڕەحمەت بێ دەفەرمێ لە تەمەنی منداڵیمدا هیچ کاتێک باوکم واتە مەلای گەورەی کۆیە نەیدەهێشت هیچ کات شتی چەور و گۆشت بخۆم. هەر جارێکیش بەهۆی نەوسنی خۆم و کەمی تەمەنی کەمی خۆمەوە شتێکی چەورم خواردبە، باوکم خێرا شتێکی مزرەمەنی و وەک لیمە و هەناری دەدامێ بۆ ئەوەی کاریگەری لەسەر تەندروستیم جێنەهێڵێ. ئیسلامی پیرۆز لە دێر زەمانەوە گرنگیەکی زۆری داوە بە مرۆڤ و تەندروستیەکەی و چەندان ئاداب و یاسای بۆ خواردن و خواردنەوەکانی داناوە و بەم ئاداب و یاسا دانانەش هەم گرنگیەکی زیاتری بە مرۆڤ داوە و هەمیش جیای کردوتەوە لە ئاژەڵەکانی تر کە بەبێ هیچ لەمپەرێ لە هەوڵی تێرکردنی گەدەیاندا بن. لەم بەرنامەیەدا باز لەم پرسە گرنگە دەکەین کە ئاخۆ بزانین ئیسلامی پیرۆز چ گرنگیەکی بە مرۆڤ و بە تەندروستی مرۆڤدا و چۆن خۆراک و خواردنەوە و شێوازی خواردنی مرۆڤەکانی ڕێخستووە و ئاداب و یاسا جوانەکانی ئیسلام بۆ تەندروستی مرۆڤ کامن. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانای ئاینی، ئێوەی بەڕێزیش هەر پرسیار و سەرنجێکتان لەسەر بابەتەکە هەبوو دەتوانن ئاراستەی مامۆستای بکەن لە ڕێی پیجی پەیام تیڤی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و بە خۆشحاڵیەوە ئێمەش ئاراستەی جەنابی مامۆستایەکەین. مامۆستا گیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونێت. سپاس بۆ بەڕێزیشتان. مامۆستا تەندروستی لە ئیسلامدا بوونی هەیەواتە ئیسلام گرنگی داوە بەوەی کە مرۆڤەکان لە پێناو مانەوەی خۆیاندا لە پێناو جەستێکی ساغ و تەندروستدا وەکۆڵێت گرنگی بە تەندروستی خۆیان و شێوازی خواردنەکەیان بدەن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين حبيبنا وشفيعنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. سڵاوی خوای گەورە و میرەبان لە جەنابەت و لەسەر جەم بیسەران و هەروەها بینەرانی بەڕێز و خۆشەویستیش. معلومە کە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگیەکی بە هەموو لایەنێکی ژیانی ئێمە داوە و هیچ لایەنێکی ژیانی مرۆڤ نییە کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا فەرامۆش کرابێت. ئەوەی چاک بێت خێر و چاکەی تیابێ بۆ ژیانی دنیا و دوا ڕۆژمان ئاینی پیرۆزی ئیسلام بەڕاستی ڕێگای بۆ ئێمە ڕۆشن کردوتەوە. خوای گەورە و میرەبان تەبارەکە و تەعالە لە قورئانی پیرۆزدا یەکێک لەو وەسفانەی کە وەسفی پێغەمبەری خوای پێکردووە عەلەیهی سەڵات وسەلام دەفەرموێت حەریص عەلەیکم، واتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر دڵسۆز و خەمخۆرە بۆ ئومەتەکەی، بۆیە هیچ خێر و چاکەیەک نەماوە کە ڕێگای بۆ ئێمە ڕۆشن نەکردبێتەوە و هیچ شەڕ و خراپەیەکیش نەماوە ئیلا ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام حەزەری داوین لەوەی کە خۆمانی لێ بپارێزین. یەکێک لەو بابەتانەی کە زۆر گرنگە لە ژیانی ئینسانی موسڵماندا بەڵکو پێویستە لەسەری واجبە چاودێری بکات و ئاگاداری بکات بریتە لەلایەنی تەندروستی خۆت. ئەمە طبعاً ئەگەر ئێمە تەماشا بکەین لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئامۆژگاری ئەمەی کردووە بە زۆرێک لە هاوڵە بەڕێزەکانی. هەر خوای گەورە سوبحانەوە وتەعالە لە ئەنجامدانی عیبادەتەکان لەسەر ئێمە کە تەواو عیبادەتێکی خاڵیسە بۆ خوای گەورە سوبحانەوە وتەعالە ئەنجامی ئەدەین، بەڵام بڕوانە لە ئەنجامدانی ئەم عیبادەتانەدا چەنە جوڵەی تایە. کاتێکەوە تۆ نوێژەکەی ئایا لە کاتی ئەنجامدانی نوێژدا چەند ئەندامت ئەجوڵێت، چەند جار حرەکە ئەەکەی بە چەند شێوازی جیاواز. کاتێککە ئینسان بە ڕۆژوو ئەبێ خۆمە هەر عیبادەتێکی خاڵیسە بۆ خوا، ئێمە بۆیە بە ڕۆژوو ئەبێ چونکە خوا فەرمانی پێکردووی عیبادەتە بۆ خوا. بەڵام تەماشاکە ئینسان چەندە تەندروستی چاگە بێت کاتێککە لەو چەندین سەعاتەیە بە ڕۆژووە وە خواردن ناخوا تەماشاکەی جەستەیەکی تەندروستی هەیە. کاتێکەوە ئەڕۆیت مەسەلەن بۆ نمونە بۆ مەناسیکی حەج
کاتێ بۆ نمونە هەر کاتێ تۆ ئەچی بینی سعی بینی سەفا و مەڕوا ئەەکەی نزیکەی 3 کیلۆمەتر و تۆ هەردەیت و ئەڕووی ئەمە هەر لەو شوێنەدا کاتێکەوە تەواڤەکەی گومان لەوە دانیە ئەمە عیبادەتەوە بۆ خوا ئەنجامەدرێ ئێمە بۆ ئەوە نایکەین کە بڵێنە وەرزشە و لەشمان ساغ بێ نە بەڵام خوای گەورە ئەوەندە بەڕەحمە لەم پەرسەی کە ئێمە ئەنجامی ئەدەین بۆ خوای گەورە سوبحانەهو وتعالە لە هەمان کاتە خوای گەورە ئەیکاتە مایەی تەندروستیەکی باش بۆ ئێمە نمونەیەک بێنینەوە کە هەمومان دەتوانین ئیسفادەی لێ بکەین کاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام وسەلام چۆ شاری مەدینە مهاجر و ئەنسار خەڵکی شاری مەکە خەڵکی شاری مەکە و مەدینە کردنی بە برای یەک کاتێک کە مهاجرەکان هەرێکێ لەوە نەچوونە ماڵ یەکێ لە ئەنساریەکان بینی یەکێک لەو هاوڵە بەڕێزانە بینی لەو ماڵی کەوە هاتوو چۆی ئەکات و لەوێ ئیسراحەتی دەکرد خێزانی ئەو برا ئەنساری بینی زۆر گرنگی بە خۆی نەئەدا یعنی لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی شێوازی خۆیەوە ئەویش فەرمووی باشە تۆ بۆ ئاوایت ئەوش لە وەڵامدا پێیوت براکەت هیچ احتیاجێکی بە من نییە فەرمووی چۆن وتی کاکە ئەو شەو تا بێنێر خەریکی شەو نوێژە و بە ڕۆژیش تا ئێوارە هەر بە ڕۆژووە و لەبەرەوە بەڕاستی و هیچ پێویستیەکی بەژن و احتیاجی بەوە نییە ئەویش فەرمووی زۆر باشە کاتێکەوە شەو ئێوارە هاتنەوە نانیان خوارد و شەو ئەم ویستی بخەوێت ئەو هەستە فەرمووی بخەوە دوای ئەوە نەختی خەوت ویستی هەستە فەرمووی بخەوە دووسێ فەرمووی دوای ئەوە ئەمجا فەرمووی کاکە ئێساسە دوای ئەوە فەرمووی براکەم شەوان خوای گەورە دایناوە شەو بۆ ئیسراحەتە تۆ دەتوانی ئیسراحەتیش بکەیت بیشخەویت و دەتوانی شەو نوێژیشی تیا بکەیت و بە ڕۆژوش بە و بە ڕۆژوش مەبە کاکەی جان ئینە لنفسیکە عەلەیکە حەقا نفسی خۆت حەقی لەسەرتە خێزانت حەقی لەسەرتە چاوەکانت حەقی لەسەرتە حەقی هەرێکێ لەمانە بدە ئەویش بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی یا ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام هاوڵە بەڕێزەکەم ئاوای پێوتم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ڕاستی کردووە نفسی خۆت مافی لەسەرتە وئین لعینیک عەلەیک حەقا چاویش مافی هەیە وئین لزەوجیک ولأهلك عەلەیک حەقا خێزان و منداڵەکانشت حەقیان لەسەرتە حەقی هەموویان بدە کەواتە لەم فەرموودەوە چی فێرە بوون ئینسان دەبێت پێش هەمووشت دەبێت مافی خوا بدات بەڵام دوای ئەوە ئینجا مافی خۆت ئەنجا مافی خێزانت ئەمجا مافی منداڵت ئەمجا مافی ئەو کەسانەی کە داوای ماف لە تۆ ئەکەن و حەق و شتیان لەسەر تۆیە وەکو ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی کەفا بالمەرئی ئیثما ئەن یضەیع من یەقوت بەسە گوناح و تاوان و خراپە بۆ ئینسانێک ئەوانەی کە چاوەڕێی تۆ ئەکەن و لەژێر چاودێری تۆدان تۆ بچی ئیهمالیان بکەیت بۆیە ناکرێت لەژێر ئەوەی کە ئینسان خەریکی دینداریە یعنی واز لە نفسی خۆی بێنێ واز لە جەستەی خۆی بێنێ واز لە خێزان و منداڵی خۆی بێنێت ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ دائەنیشت گوێی بۆ حاڵ وەزعی مسڵمانان ئەگرت ڕۆژی ئافرەتێک هات بۆ لای کە هات فەرمووی من یعنی شکاتێکم هەیە لە مێردەکەم ئەفەرمێ وتی شکاتەکە چییە ئەمیش ئافرەتەکە وتی پیاوەکەی من پیاوێکی زۆر خواناس و چاکە باوەڕەکەی شەو تابانێر خەریکی شەو نوێژە بە ڕۆژیش هەر بە ڕۆژووە ئەڵێ ئیتر حەیا گرتی ڕۆی ئیمامی عومەر فەرمووی ڕەزا و ڕەحمەتی خوا لەم ئافرەتە بێ بزانە چەند جوان مەدح و ستایشی پیاوەکەی خۆی کرد یەکێ لە هاڵانی فەرمووی قوربان ئەوە هاو شکاتی کرد لە پیاوەکەی فەرمووی کامەیە شکات فەرمووی ئەی ئەم کابراژنی بۆ چییە ئەگەر شەو تابانێ شەو نوێژ کا و بە ڕۆژ هەموو ڕۆژێ بە ڕۆژوو بێت ئەم ژنە ئیشی چییە لەم ماڵەیە ئیمامی عومەر خوا لە ڕاست بێ فەرمووی بانگی کەنەوە بە کابرای فەرمووی تۆ وەرە دادوەریکە لە بەینیانە بۆیە بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام داوای کردووە لە ئێمە پاراستنی خۆمان جەستەی خۆمان تەندروستی خۆمان هەموو ئەندامێکی خۆمان کە بە شێوازێکی ڕێک و پێک ڕای بگرین بە تەندروست ڕای بگرین ئەمە بەڕاستی ئەرک و پێویست و واجبێکی شەرعیە حکمەتی ئەم خۆپاراستنە یانی بۆنە ئیسلام ئەو هەموو گرنگی پێداوە دەیەوێت مرۆڤەکان لە پێناو خۆیانە تەندروست بن حکمەتەکەی بۆ چیە گەڕێتەوە بەڵێ طبعا ئەم جەسە کە خوای گەورە داوێتی بە ئینسان خۆی بۆی نییە تەحەکومکا بەسەر خۆیان بڵێ من چیم ئەوێ من خۆم وا لە خۆم ئەەکەم بۆ نمونە ئەم جەسە کە خوا داوێتی بە ئێمە ئەمانەتە لە هیچ حاڵەتێکا ئینسان حەچەند بگاتە حاڵەتی ناڕەحەتی و زۆر بێتاقەتی و غەمباری و کێشە و مشکیلە ڕێی پێ نەدراوە کەوا بڵێ من خۆم ئەکوژم یا من حاڵەتێکی وا بەسەر خۆمە ئەهێنم چونکە ئەم نەفسە هیچ تۆ نییە و ئەمانەتە لای تۆ ئەمانەتیش پێویستە لەسەر ئینسان کەوا پارێزگاری لێ بکات کەواتە ئەم جەستەی ئێمە ئەمانەتە خوای گەورە سوبحانەهو وتەعالا داوێتی بە ئێمەش ئەگەر حەتا بە تەندروستی و بە چاکی و بە ڕێکی و بە پاشی ڕای بگرین
بەڕاستی زیاتر دەتوانن عیبادەت و پەرستەکان بۆ ئەنجام بدرێت. معلومە وەستان لە ناو نوێژە فەرزەکاندا ڕوکنێکە لە ڕوکنەکانی نوێژ. هەر کەسێ لە نوێژی فەرزا بتوانێت بە پێ و بۆسێ بە دانیشتنەوە نوێژ بکات، ڕاستی نوێژەکەی قوبوڵ نییە. باش ئەگەر ئینسان هێز و قووەتی تیا هەبێت بتوانێت. ئێسێمە بڵێن جاری وەخەکی وا هەیە لە مزگەوت لە ڕووداوێکە لە شتێکە قاچی پشتی تووشی ناڕەحەتێکە بێت چەند ڕۆژێک بە دانیشتنەوە نوێژەکان ئەڵێ باوەڕەکە یعنی هەستەکەم یعنی ئاسوودەنیم لەو نوێژەی کەوا ئەیکەم. کەواتە ئینسان کاتێک کە چوست و چالاکتر بێ بەهێز بێ بە قووەت بێ نەشاڵی زیاتر بێت زیاتر دەتوانێت بەڕاستی عیبادەتەکانیش ئەنجام بدا. بۆیە جەستەیە کە نەخۆش بێ کە ماندوو بێ کە زۆر هیلاک بێ جەستەیە کە حەق و مافی خۆی پێنەدرێ ئەویش ناتوانێت ئەو ئەرکەی لەسەرەتیکەوە بە چاکی جێبەجێ بکات. لەبەر تۆ چەند خەمخۆری ئەو بیت ئەوی زیاتر خەمخۆری تۆ ئەبێت ئەوی زیاتر دەتوانێت کەوا خزمەتی تۆ بکە. تۆ تەماشاکە بۆ نمونە ئێمە ڕۆژانە داوامانێکرا و ڕۆژی 5 بچین بۆ مزگەوت بۆ نوێژە جەماعەتەکان. یەکێ لەو سونەتانی کە زۆر خێرە ئەوەی ئینسان بە پێ بڕوات. جابزانێت پرسیارکە لەوانەی کە وەرزشوانن، ئەوانەی کە بۆ نمونە مدەڕیبن، ئەوانەی کە زانا و دانا و حەکیم و پزیشکن بزانە ڕۆشتن بە پێ چەنە سوودی زۆرە. تەمەن ئەمە پێش هەموو شتەوتمانەمە عیبادەتە بۆ خوا، بەڵام بزانە خوای گەورە چه فەزلێکیشمان لەگەڵ ئاکا سەرەڕای ئەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت دەستنوێژ بگرە بڕۆ بۆ مزگەوت، دەستنوێژێکی جوان بگرە بڕۆ بۆ مزگەوت بە هەر هەنگاوێک کە ئەینەی خوای گەورە چاکێکت بۆ ئەنووسێ گوناهێکت لێ کات و پلێکت بەر زەکات و لە ناو بەهەشتا. ئەچی بۆ مزگەوت بە پێ ڕۆیت یەیتەوانێ بە هەماشێ و کاتێک کە ئەچی بۆ نوێژی جومعە بە هەماشەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ بە پێ بڕۆن. کاتێک کە وەمەشاوە لەم یەڕکەب کاتێک کە دێ بۆ نوێژە جەژنەکان بە هەمان شێو هەر بە پێ پێغەمبەر صلی الله علیه و سلم هانی داوین کەوا بڕۆین. کەواتە بەڕاستی ئەمانە گەرێمە تەماشا بکەین لە زۆر فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام ئاماژە کراوە بە تەندروستی ئینسان بە لەشساغی ئینسان. چکە ئینسان وەکو پزیشکەکان ئەمڕۆ ئەڵێن هەموو ئینسانێک بەلایەنی کەمەوە پێویستە کەوا نیو سەعات بە پێ بگەڕێ ڕۆژانە بەلایەنی کەمەوە. تامان ئەگەر کەسێک وەکو بەڕێزت لە خاڵێکە ئاماژت پێداگە کابرا خواردنی چەور و خواردنێکی باش بخوات ئەوە بێگومان زیاتر پێویستی بەوە هەیە کەوا چکە ئەو هەموو خواردنی کە تۆی خۆی وزە و تاقەیەکە لە تۆدا دروستیەکە ئەگەر تۆ ئەم وزە و تاقەیە سەرفی نەکەیت جاری وهای ئەم شەکرە زیادەیە ئەم چەوریە زیادەیە وردە لە لەشی ئینسانە کە هەر ئەمێنێتەوە ئەم تاقەیە سەر نەبێت چی لێەکە ئەیکا بە جۆرەها نەخۆشی لەوانە ئەبێتە نەخۆشی مزمین وەکو نەخۆشانی کە بەهۆی چەوریەوە هەیە کە بەهۆی شەکرەوە هەیە کابرا حتا ئەمرێ بێ خەریکی پارێز بێت ئەبێ خەریکی تەمرینکردن و حتا لە هەندێک تەمەنیشە ناتوانێت بۆ نمونە کابرا کاتێ تووشی زەختە بێ یا تووشی هەندێک نەخۆشیە بێ ناتوانانی هەندێک تەمرین هەیە بیکە ناتوانانی هەندێک ڕیاضە بیکە دکتۆر حتا لەو کاتانی هەنێ حاڵەتەی لێ قەدەغا ئەکات لەبەر ئینسان حتا خۆی ئەتوانێت حتا نەگەیشتوتە ئەو نەخۆشیانە بەڕاستی حەزەری خۆی بکات لە خواردن ئینجا بۆکو لە شریعەتی پیرۆزی ئیسلامە داوا کرا ئینسان نفسی خۆی بپارێزێت یعنی بزانە چاوت وەکو ڕسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمووی چاوت مافی لەسەرتە پێویستە ئەوەی کە پزیشکەڵێ 7 بۆ 8 سەعات تۆ شەوانە ئیسراحەتی پێ بدەیت ئەمە واجبێکی شەرعیە چونکە ئاینی پیرۆزی ئیسلام کە هاتووە مەسالیحەکان بۆ مرۆڤەکان بەرجەستە بکات هەموو ئەو شتانەشی کەوا زەرەرمەندن بۆ ئینسان لیان دوورە خاتەوە بەڕاستی معلومە ئەوەش هەر مەسلحەت و بەرژەوەندێکە بێ بۆ ژیانی ئیسلام بۆ ژیانی ئینسان ئاینی پیرۆزی ئیسلام داکۆکی لێ زۆر باش ماڵ سەبا بچینە خزمەتی بزانین ئایا لە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم ئاماژەی تێدا یان بەو نەڕێنمایی و ئادابەکان چین بۆ ڕێکخستنی بۆ پەیوەندی نێوان مرۆڤ و خۆراکەکە یا چۆن ئەو خۆراکەی ڕێکخستووە کە پێویستە مرۆڤ لە پێناو جەستەیەکی تەندروست و ژیانێکی باشە پەیڕەوی لێ بکە زۆر جوانە جەنابەت لە پێشەکی وتەکاندا ئاماژەت کرد بە ئاەتێکی قورئانی پیرۆز کە خوای گەورە سبحانه وتعالى ئەفەرمێ کولوا واشربوا ولا تسرفوا ئینسان حقیقەتەن لە ژیانی دنیادا پێویستی بە خواردن و خواردنەوە هەیە بۆ ئەوەی کەوا بژیت بۆی ئەم نەفسی ئینسانە ئەگەر کەوتە حاڵەتێکی خەتەریات و مردنەوە هیچ شتێکی حەڵاڵ و پاکی بۆ بەرجەسە نەبوو ئیلا بۆ نمونە مەشروبێ نەبێ عەرەقێ نەبێت یا گۆشتێکی حرام کراو نەبێت دروستە ئەوەندەی لێ بخوا و بخواتەوە بە ئەندازەی ئەوەی کە نەمرێ لە برسانە چونکە پاراستنی نەفسی ئینسان زۆر گەورەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا جا خوای گەورە سبحانه وتعالى ئەفەرمێت بخۆن و بخۆنەوە
بەڵام ئیسراف و زیادەڕەوی مەکەن، چونکە ئەو ئیسراف و زیادەڕەوی کە ئینسانێک کات دوو زیانی گەورەی لێدات. یەکەمینیان زیانێکی ماڵیە. دائیمە ئینسان کە بۆ نمونە ئەوەی پێداویستی خۆی بە گوێرەی چەند سەرخێزانە، ئەگەر هاتوو لەوە زیاتر بۆ نمونە میوەی کڕی کاتی کە مایەوە تەماشاکەی خراپە بێت، ئەو خواردنە کاتێک کە ئەمێنێتەوە تەماشاکەی ناخورێت جاری وا هەیە ئەڕژێت، ئەمە تەماشاکەی لەلایەنی مالیەوە ئەم کابرا زیانێکی لە خۆیدا و دەیتوانی بە پارێکی کەمتر و بە خواردنێکی کەمتر نەجاتی ببێ، بەڵام ئەو یعنی تەکەلوفی کردووە، زیادی پستانی خسۆتە سەر خۆی بۆی کەوا شتێکی زیاتر بکرێت و یا شتێکی زیاتر ئامادە بکات. لانی دووهەم بریتیە لەلایەنی جەستەی ئەو ئیسراف و زیادەڕەویی کە ئینسانی کات لە خواردندا لە خواردنەوەدا. ئیستا بۆ نمونە خواردن پێویستە ئینسان بیخوات، بەڵام کە لە سنووری خۆی دەرچوو ئەبێتە هۆکاری زیان. یا بۆ نمونە کاتێک تۆ ئەڵێن میوە چەند بەسوودە، بەڵام میوە لە کاتی خۆیان بەسوودە. بۆ نمونە کاتێک تۆ شەو میوەیەگە خۆی دوای ئەوە بەسەریە ئەخەویت، ئەم میوەی تەماشاکەی چەندەها بۆ نمونە مادەی تایە، چەندەها تاقە و زەی تایە. یا ئەو میوەیە بۆ نمونە زانیان تەماشاکەی لە قورئانە کە کۆڵی ویانەتەوە لە هەر ئاەتە و حکمەتێکیان دەرهێناوە. ئەڵەن باشە کاتی خوای گەورە لە باسی نیعمەتەکانی بەهەشتەکە ئەفەرمێت وفاکهة مما يتخيرون ولحم طير مما يشتهون. خوای گەورە لە ناو بەهەشتا بەر لەوەی باسی خواردنی گۆشتی باڵندە بخوات باسی بکات، باسی خواردنی میوە ئەکات. میوە بخۆن ئەمجا لە زۆر عایلە و کۆمەڵگەشدا خواردنی میوە بەر لە دانراوە، ینی بەڵێ کاتەمە شتێکی دروستە، ئەوە شتێکی زۆر دروستە، شتێکی زۆر چاکە. میوەکە زۆر بەسوودە و جێگای خۆی ئەگرێت و واژ ئەکا کابرا کەمتر خواردنەکە بخوا کە زۆر جات چەوری و زۆر خواردنی ترە. خۆ ئەم خواردنانەش ئەگەر ئینسان بیخوات بە گوێرەی پێداویستی و لەگەڵ یا جوڵە و توانای ڕۆیشتنی هەبێت، هەر باشە بتوانێتەوە ئەو تاقە وزەیە سەرە بکاتەوە. جا وەکو باسمان کرد کە خوای گەورە باسی ئیسراف و زیادەڕەویەکە ئەکات، تەماشا ئەەکەی ئەگەر هاتو ئەو کەسە بۆ نمونە بەو شێوازە میوەکە بخواوە، بەو شێوازە خواردنەکە بخوات، تەماشاکەی شێوازێکی تەندروستە. بەڵام تەماشای کابرات خواردنێکی زۆر ئەخوات، دوای ئەوە ئەمجا میوەی ئەکا بەسەرا، دوای ئەوە ئەخەوێت، تەماشاکە جارێک خەوەکە هەر ئیسراحەتی نییە. ئینسان کە ئەوەنەی خوارد شەو تەماشاکەی خەوی ناخۆشە بینێ، بێتاقە دەبێت، ناڕەحەت دەبێت، زوو خەبەریە بێتەوانێ، بەڕاستی ئەوانە هەمووی دەوری هەیە. یعنی کەسەکە ئیسراحەتی یعنی نە لە خواردنەکە کرد، نە ئیسراحەتی خۆشی لە خەوەکەیشی بینی. بەڕاستی زۆر باش مامۆستا، تا چەند ئیسلامی پیرۆز ئەوەی لا ئێمە درکاندووە کە خۆراک وەسیلەیەکە، هۆکارێکە بۆ مانەوە، بۆ ساغڵەمی جەستە، نەک وەکو ئامانجێک. ینی ئامانجی سەرەکی مرۆڤ تەنها خواردن نییە، زۆر جابوونە مرۆڤ بە شانازیشەوە لە مەجلیسا بەرامبەر بە فەقیر و هەژار دەڵێ من لە مایەکە بوونە 350,000 بەس بە چەرەسا دەدەم کە ئەمە ڕووی داوە، ئەم قسەیە کراوە. جاری وا هەیە لەوە دەڵێ من مانگی بۆون بای ئەوەندە بەس خواردنی خۆش و سەیر و سەفا بوونە لە مەطعمەکانە. ئایا بوونە خۆراک وەسیلەیە ئامانجە؟ مرۆڤ چۆن ئەبێ خۆراک وەکو وەسیلە سیر بکاو نەیکاتە ئامانجێکە بۆ هەم دڵی خەڵکیشی عەزیزێت پێ بدا، هەم جەستەی خۆشی بەرە و ناتەندروستی بەرێ. ڕەحمەتی خوا لێ بێ یا ڕەبی. طبعا ئەم شتانە کە هەمووی پێداویستی ژیانی ئینسانن، بۆ نمونە ئینسان پێویستی بە پارەیە، پێویستی بە خواردنە، پێویستی بە جلوبەرگە، بەڵام ئینسان نابێت هەموو غەمێکی ببێ بەمە. وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی دوعای کردووە لەو کەسانە کە وەکو جەنابەت ئاماژەت پێدا هەموو ئامانج و مەبەستێکیان بەس خواردن و خواردنی وەکو ئەڵێ فلانە مەطعەم و فلانە شوێن و فلانە ئەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم تعس عبد الدینار، تعس عبد الدرهم، تعس عبد القطیفە. دەگ لە ناوچی ئەی ئینسانی کە ببێتە عەبدی پارە، ببێتە عەبدی دینار و درهم، ببێتە عەبدی جلوبەرگ. ئەمانە هەمووی پێداویستی ژیانی ئینسان، بەڵام نابێت هەموو غەمێکی ببێ بەوە. خوای گەورە سبحانه وتعالى ئینسانی وا دروست کردووە دەتوانێت ڕۆژانە بحەسب امرئ، وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت لقيمات يقمن به الصلبة. ئینسان دەتوانێت گەر ڕۆژانە چەند پارۆیەک بخوات، هێز و قووەتی تێبێت و بتوانێت کارەکانی ڕایی بکات، دەتوانێت بەوەندە بژی. بەڵام کەسی وا هەیە هەموو حەز و هیوا و ئاوەتی تەنها بۆتە خواردن. یعنی وای لێ هاتووکو بەڕێزت ئاماژەت پێدا باسی سەرفتر و ئەوانە کرا کە ئەمە 30,000 دانراوە ساڵێکیان، کابرا وتی وەڵڵاهی ئەم
پارەیە کە دانراوە ئەو لە مەجلیسا خەڵک دانیشتە بوو بەڕاستی ئەم پارەیە زۆر کامە کاکە ئەو مانگی ڕەمەزانە من جاری 18 ئێوارە بەس قەلم خواردووە ئیتر ئێوارەکانی تر جارێک کەڵە شێرە و جارێ قاز بۆ جارێکی بووە و بەڕاستی ئەمانە باسکردنی لە ناو مەجلیسا یعنی شتێکی چاک نییە ئینسانی شێر پێ ئەڕوخێت زۆر جارۆ کابرا بۆ نمونە جاروی ئەوە قسەی ژنێگەی بیسێتەوە مناڵێگەی بیسێتەوە یا تەسیری لەسەر ئەو خەڵکە هەیە کە لەویایە یا ئێمە مانوو کاکەیان خواردن بن بە خەڵک یارمەتی خەڵک بن کابرا ئای وەڵای مامۆستا یعنی باسی خواردنی خۆی ئەکرد باسی شتی خۆی ئەکرد بەڕاستی حەق وایە ئینسان زبانی خۆی بپارێزێ ڕاستە ئەگەر خوای گەورە نیعمەتی پێدای وأما بنعمة ربك فحدث پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێت إن الله يحب خوای گەورە پێی خۆشە إذا أنعم على عبد ئەگەر نیعمەتێکی دا بە بەندەیەکی ئاسەواری ئەو نیعمەتە بەو کەسەوە ببینێت چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کابرایەکی بینی جلوبەرگێکی شڕی لەبەرا بوو فەرمووی ئەرێ تۆ خانوماڵت هەیە وت فەرمووی ئەرە وەڵا فەرمووی ئەی تۆ پارۆشتی هەیە وتی ئەرە وەڵا فەرمی وەڵا حوشترم هەن مەڕووماڵاتم هەن اینجا من شتم زۆرە پێغەمبەر سەڵاتو وسەلام فەرمووی خوای گەورە پێی خۆشە کە نیعمەتێکی دا بە بەندەیەکی بەڕاستی ئاسەواری ئەوەی پێوە دیار بێ کەسێکی بینی پێغەمبەر سەڵاتو وسەلام قژی هاتووە ڕیشی هاتووە خزمەتی خۆی ناکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرموو من کان لەو شعر فەلیکریمه کەسێ خوا شتێکی پێدا بۆ نمونە تۆ قژێ جوانت هەیە ڕیشێکی جوانت هەیە ڕێزی گرە دای بێنە جوانی خزمەتی بکە دەی خوادریش هەروایە ئەگە خوای گەورە نیعمەتێکی پێدای با ئاسەواری ئەو نیعمەتت پێوە دیار بێت یعنی چی یعنی ئینسان ڕەزیلی نەکات ئێستا تەماشاکە پیاو کاتی ئەیوێت داخوازی ئافرەتێ بکات لەوانەیە دەیها خاڵ و پرسیار و شتی هەبێ بە دوایە بگەڕێ بەڵام ئافرەتان عام بەعام کاتێک کە پیاوێک دێت بۆ ماڵیان یا داواکاری ئەکات ئافرەت زۆر جار یعنی چەند شتێکی هەیە ئەویش ئەوەی ئەڵێ ئەم پیاوە دڵی پیس نەبێ و ئەم پیاوە ڕەزیل نەبێت یعنی ئینسان ڕەزیلی سیفەتێکی زۆر ناشرینە لەوەش خراپتە تەعەن لە نە ئیفرات و نە تەفرید نە ئەوە کابرا کەسێکی ڕەزیل بێت دەستی نەچێتە ئەو ماڵ و نیعمەتێکی خوای گەورە پێداوە نە ئەوەش بێ کەسێکی ئیسراف و زیادەڕەوی بێت هەموو کەسی حەز بکا بۆی کەوا ئەم کەسە ئیسرافە بۆیە زۆر جار لە عقیقەیە لە حەوتمان لە مناڵناونانە لە مناسەباتە دائما ئێمە بە خەڵک گەڵێن ئەڵێن کاکەن ئەو چێشتەی کە زیادەیە مەی ڕێژە ئەو خواردنەی کە زیادەیە مەی ڕێژە چەندەها کەس هەیە بەڕاستی محتاجە بەوە ها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام هیچ شەوێ نەئەخەوت هەتا وەکو ئەم دوعای دەکرد و دەیفەرموو الحمد لله الذي أطعمنا وسقانا وكفانا وآوانا فكم ممن لا كافي له ولا مؤوي خوا زۆر سپاس بۆ تۆ کە ئەم نانت پێداین کە ئەم ئاوت پێداین کە ئەم جێگا و شوێنت پێداین کە پێداویستی ئێمە جێبەجێ کرد چەندەها کەس هەیە نە جێگا و شوێنی هەیە نەئەتوانێ بە دڵی خۆی نان بخوات بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام هیچ شەوێ نەئەخەوت هەتا ئەم دوعایە کرد بۆیە بەڕاستی ئێمەش چاومان لەو بێ زۆر خەڵک هەیە فەقیرە هەژارە نەدارە محتاجە ڕۆژانە تۆ 3 ژەم نانی چاگە خۆی ئەو دەتوانێت 2 ژەم یا ژەمێک ئەگەر نانێکی زۆر باشیشی دەست ناکەوێت بۆیە بەڕاستی ئەو ئیسراف و زیادەڕەوی ئینسان دەیکات دەتوانێت بەڕاستی بیکات یارمەتی بۆ کەسانێکی هەژاریت زۆر باش ماڵسە لە پێشەکەدا ئاماژەمان بە فەرمودەیەکی پێغەمبەری خوا کە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم کە فەرمێن گەدەتان دابەش بکەن بەسەر 3 بەشدا وەکوڵێ بەشێکی بۆ خواردن و خواردنەوەتان و بەشێکی بۆ هەناسەدانتان ئەمە ڕێکخستنی خواردن و یان کۆڵە شێوازی بەکارهێنانی گەدەی مرۆڤ لەلایەن ئیسلامەوە ئیسلامی پیرۆز چۆن خۆراک و خواردنی مرۆڤەکان ڕێک دەخات بەڵێ طبعا وا چاکە ئینسان هەمیشە کە نانی خوارد کاتێ دەست بگرێتەوە لە نان خواردن کە ئێشتا ئیشتیهای خواردن بکات یعنی هێشتا حەزی لە خواردن بێت بۆی چێژیشی لێ ببینێ چونکە ینی شتێک هەیە لە ناو خەڵکە ئەڵێ تێر خواردن لە نان خواردنە ئەوەیە ئەگە کەس یەوتی چی خواردووە ئاوا بکەی پیشانی کابرای بی بەڕاستی ئەوە نە ئینسان ینی بگاتە حاڵەتی خنکان رسول الله عەلەیهی سەڵاتو وسەلام زۆر جوان یعنی بەڕاستی ئاماژەی پێ کردووە ما مەلە ئەبن ئادەمە وعاء شەڕا من بەطنه هیچ نییە کە ئینسان پڕی بکات خراپتر بێت لە گەدەی کەوەی ئینسان پڕی بکات لە ئەنواع و ئەشکاڵ جاری وە هەیە یعنی ئەو خواردنەشی کە خوا گوێی پێ نادا بەڕاستی حەق وایە لێرەش ئاماژەیەک بکەین بەوەی کە بەڕاستی سوپەرمارکێتەکان دوکاندارەکان دەبێ بەڕاستی ئەوانش لە خوا بترسن شتی ئێکسپایر شتی خراپ شتی بێخکەڵک ئەوانە دەرخواردی خەڵک نەدەن
ئەوانە بە خەڵکی نەفرۆشنەوە بەڕاستی گونابارن ئەو کەسەش نەیبینێ خوای گەورە سوبحانە وتعالە ئین الله کان عەلەیکم ڕەقیبە خوای گەورە سوبحانە وتعالە چاودێرە بەسەرتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لەم فەرموودەیە زۆر جوان ژیان و خواردنی ئێمەی ڕێک کردووە دەفەرمێ کاتێکەوە تۆ خواردنە خۆی بیکەی بە سێ بەشەوە بەشێکی دانێ بۆ خواردن ینی کابرا جاری وا هەیە بۆ نمونە لە میوانداریەکە لە شوێنێکە هەر ئەوەنەی تێکردووە دوای ئەوە میوەیەکە شتێک ئەڵێ بەخوا مەجالی هیچی تیان نەما ئەمجا میوانەکەش جاری حەزەکات تۆ شتەکە بخۆی بۆ نمونە کوڕە لە کاکە و بخۆ وەکو لە شووتی و ئەماناڵێ زاڵمە جێی خۆی کاتەوە بەڵام ئەمە هەر ئینسان هەر بە زۆر تەماشاکەی دوای ئەوە ئەمجا زۆر زیانی لێ ئەدا تەنگە نەفەسی ژای ماڵ سەهەر بەردەوام تەنگە نەفەسە بێ بێتاقە بەشی هەناسەکەی داوە بە خۆراک ئەنجا کابرا جاری وای هەر دانیشێت وەکو جەنابەت ئاماژەت پێدام جاروێ کابرا بۆ نمونە خواردنێکی باش دەخوا ئەمجا دوای ئەوەدا ئەنیشێت کۆمەڵێک چەرەس و گوڵە بە ڕۆژە و شتی تر ئەخوات کە ئەمانش بۆ نمونە کۆمەڵێک چەوری تایە ئەمان جیسان و ئیزافە بێ بۆ سەر ئەوی تر ئەنجا بەتایبەت هەندێک کەس هەیە بۆ نمونە حاڵەتێکی نەئاسایی هەیە جۆرێک لە نەخۆشی هەیە جاری وە هەیە ئەمانە حاڵەتێکی ناتەبیعی بۆ دروستەکە یا جاری وە تۆ بۆ نمونە ئەچی بۆ میوانی بەقەدەر پێویستی خۆت و خواردووە کابرا سوێن دەخوات تۆ خوا ئەو قاپە تای مەهێڵەرەوە دیسە بازی شوێن هەیە یعنی کە ئەچیت کابرا بۆ نمونە برنجەکە قاپ شلێک لە دەفتێکی گەورەیە دای ئەنێ ئیتر هەر کەسەوە بە گوێرەی پێداویستی خۆی تێیکات نە کابرا بۆ نمونە قاپی گەورەی بۆ نە ئیلا ئەبێ هەر تەواوی کەیت ئەخە کابرا ناتوانێت بۆ نمونە تەواوی کات جاری وە هەیە دەتخوا بیخۆ دەڕەحمەتی خوا و دەبێ ئاو پاچێش خۆ ئەوەش خۆ بەڕاستی لەوانەدا لە مەسائلی خواردندا یان لە مەسائلی هەنێشتی تردا بۆ نمونە لە مەسائلی چای خواردنەوە جارە تۆچی بۆ میوانی کابرا جارێ دوو جار سێ جار ینی کاتی کەوتی چا ناخۆم یا خواخوانی بڕێ ئیتر حەق وایە کابرا ژواز بێنێ بەتایبەت جاری وانی هەرێک لەم شتانە بۆ نمونە ئەم چایە تۆی خۆی شەکری تیەکەی کە بەڕاستی کە بە زەهرسپێکە ناسراوە ینی ئەمە تۆ تەماشاکەی ئەم شەکرە کەڵەکە ئەبێ کابرا ئەوەنە ئەخوا ئەوەنە ئەخوات دو ئەم حەلەبیشان بۆ دروست کردو ئەویشەر زۆر شیرینە ئەیکا بەسەر ئەوە کۆمەڵێشتی تر بە گوێرەی توانای خۆی لە خواردن زۆر لە خەڵک نەکرێ لە خواردنەوە زۆر لە خەڵک نەکرێ لە چای زۆر لە خواردنەوە نەکرێ وەکو جەنابەت ئاماژت پێدا فەرموودەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئینسان بە گوێرەی توانای خۆت وەکو ئەڵێ کاهی خۆ نییە کایەنی خۆتە زۆری تێمەکە دەرد و میحنەتە هەرواشە بەڕاستی دوای ئەوە ئەبێتە دەرد و نەخۆشی و ناڕەحەتی بۆ ئینسان پەنابە زۆر باش ماڵ سەهەر لە پێناو ڕێکخستنی پەیوەندی نێوان مرۆڤ و خۆراکەکە یا هێشتنەوەی تەندروستی مرۆڤ ئیسلامی پیرۆز تا چەند گرنگی بە وەرزش و جوڵانداوە ئەو فەرموودەی کە خاتو عایشە فەرمێ و کاتێک کە زەعیف و لاواز بووم پێشبڕکێمان لەگەڵ پێغەمبەری خوادا دەکرد واتە بەیەکەوە من پێشیەوەم دەدا بەڵام کاتێک کە گۆشتن و تۆزە قەڵەوتر بووم ئەو پێشیم دەدا ئەمە ئاماژەیەکی وەرزشکردن و گرنگی و ڕەواییدان بە وەرزش تێدانی لەلایەن پێغەمبەری خواوە صلی الله علیه و سلم زۆر تەواوە ئێستا تۆ تەماشاکە خەڵکی ئێمە تەماشاکە خەڵکی ئێمە زۆرینەی ژن و پیا و نەخۆشە یا فەقەراتی هەیە یا ئینزیلاقی هەیە یا چی هەیە بچۆ بۆ لای دکتۆر چیت پێڵێ ئەڵێ کاکە ئەمە دەرزیە دەرمانێ شتێ نییە تۆ ئەمە بیخۆیت بڵێ کاکەوە تۆ ئینزیلاقەکە و نەما یا ئەوە نەما ئەمە یا بێ عەمەلیات کردی یا بۆ خۆت وەرزشکە ئەڵێ کاک دکتۆر چی مەڵێ بڕۆ مەلەکە دەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام 1400 و ئەوەندە ساڵ بە ئێمەی فەرمووە یەکێ لەو شتانە کە فەرمی خۆشتان و منداڵەکانیشتان فێرکە نەفەرمێ مەلەکەن باشە مەلەکردن کە ئینسان کاتێک کە ئەجوڵێ لە ناو ئاوە هەموو گیانت تەماشاکەی هەموو ماسوولکەکانت هەمووی ئەجوڵێ هەمووی بەهێزە بێت ئەو هەموو زەختە لەسەر پشت و فەقەرات ئەوانە نامێنێت ینی کەمی قورسایی لەسەر کەم ئەبێتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمی ئەوە بکەن دەفەرمێت وەکو بەڕێزت ئاماژەت پێدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لەگەڵ خێزانی لەگەڵ هاوڵانی زۆر جار چوونەتە دەرەوە ئەنجا لەوێ فەرموویەتی با مسابقە بکەین با پێشبڕکێ بکەین با ڕاکردن بکەین یعنی ئەمانە بۆ ئێمە عەیب نییە هەموو کەسێک لە هەر ئاستێکا بێ بۆی دروستەکەوە وەرزش بکە ئێستا یعنی باشترە لە ئێستا زۆرینەی مامۆستایانیش پێشنوێژ و تارخوێن هەمووی تەماشاکەی لە قاعەکانە تەمرین ئەکەن لە ساحەکانە وەرزش ئەکەن یاری دووگۆڵی ئەکەن لەگەڵ گەنجی مزگەوتە تیپی مزگەوتەکان مامۆستا و ئیمام و خەتیبەکانش بەشداری ئەکەن خەڵک هەمووی بەشداری ئەکات یعنی الحەمدولillah لەگەڵ ئەوەیە کە خەڵک حرەکە و جوڵەی کەمترە بەڵام
خەریکە سەقافەتێک لە ناو خەڵکیدا دیسانەوە دروستە بێتەوە بۆیە تەماشاکەی لەسەر شاخەکان لە هەندێک شوێنی تایبەتە ڕۆژانە بەیانیان زوو خەڵک خۆی ئامادە ئەکا بۆ وەرزشکردن ئەمانە زۆر زەرورە وەکو پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام فێری کردوین ئینسان مسابقە بکات پێشبڕکێ بکات اینجا مەلە بکات ئەمجا ئەسب سواری ئەمانە هەمووی بەڕاستی جۆڵەیە بۆ ئینسان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یعنی پێی خۆش بۆ لەگەڵ هاوڵەکانی بڕواتە دەرەوە جاری وا هەبووە بۆ خۆشی هاوڵە بەڕێزەکان یعنی لە هەموو لایەنێکەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گرنگی داوە بە ژیانی خۆی گرنگی داوە بە ژیانی خێزانەکانی بە ژیانی منداڵەکانی بە ژیانی هاوڵە بەڕێزەکانی و هەروەها بە منداڵەکان جاری وهای ویسوانە لە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بڕۆنە دەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تاقی کردوونەتەوە ومەگەر حد پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام خۆی نییە کە فەرموویەتی المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف وفي كل خير إيمان داري بهيز بقوة طبعا همو لاني قريتوا أو خوشويسترا وچاكترا للاي خوا لإيمان داري كي لاواز ولا هدو كي شان خير وچاكا هيا نابي كسيك بهيز وبيتوانا بو تو بلي كنا فلانه كز والله خيري بخشرا وتو حش خير وچاكا كي تيدانيه نا بەڵکو ئەوش خێر و چاکەی تێدایە بەڵام ئەو ئیمانداری کە بەهێزە ئەو ئیمانداری کە بەتوانایە ئەو ئیمانداری کە نەشاتی زیاترە ئەوە بەڕاستی خێری زیاتر لە دەست دێ چاکەی زیاتر بۆ ئەکرێت تۆ تەماشاکە گەر کەسێک پێویستیەکی هەبێت لە ماڵ خۆی لە ماڵ باوکی لە ماڵ هاوسێکانی لە ماڵ خزم و کەسوکاری ئەگەر ئەم کەسە کەسێکی بەتوانا بێ لە خۆی ڕائەبینێ بچی هاوکاریان بکە بچی یارمەتیان بە بەڵام کە بێتوانا بوو کە نەخۆش بوو کە بارێکی لەسەر بوو تەماشاکەی سوبحان الله لەسەر دڵیشی ناڕەحەتە ناتوانێت ئەو کارە خێریانە ئەنجام بدات لەبەرەوە بەڕاستی وەرزشکردن گرنگیدان بە ژیانی خۆت بە تەندروستی خۆت بە سیحەتی خۆت کاتێ ئینسان نەخۆشێکە بێت نەخۆش دەبێت بچێ بۆ لای پزیشک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەیفەرموو تەداوە و بڕۆن کاتێ نەخۆش دەبن تەداوی خۆتان کەن چارەسەری خۆتان کەن فإن الله لم يضع داء إلا وضعوا له دواء خوای گەورە هیچ نەخۆشیەکی نەناردووە ئللا چارەسەرەکەیشی بۆ ناردووە ئللا مردن خۆ مردن چارەسەری نییە پیربوونیش چارەسەری نیە ئینسان دەرمانی خوا گەنج بێتەوە کەواتە ئینسان داوای لێ کراوە کەوا گرنگی بە تەندروستی خۆی بدا کاتی نەخۆشە بێ بچێ بۆ لای پزیشک بچێ بۆ لای کەسی حەکیم تامە سەردەمی زوو حەکیم و دانا هەبووە هیچ کاتێک لە سەردەمی موسڵماناندا مێژووی موسڵمانان خاڵی نەبوو لە کەسی شارەزا و دکتۆر و حەکیم و ئەوانە دائیمە لە 1000 ساڵ لەمەو پێش کەوا زانایانی موسڵمان کەپسولیان بەکارهێناوە حەبیان دروست کردووە عەمەلیاتیان کردووە و کتێبیان لەو بارانەوە نووسیوە و خزمەتێکی زۆری مرۆڤایەتیان کردووە هەتاوەکو ئێستا ئەبێ ئێمەش بەڕاستی لەم سەردەمەدا لەگەڵ ئەو هەموو موعجیزە ئەو هەموو شتە جوانی کە لە فرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەرکەوتووە کە ئامۆژگاری ئێمەی پێ کردووە بەڕاستی ئەگەر بەگوێی بکەین تەندروستیمان باشتر زۆر باش مامۆستا زۆر جار خەڵکانێکن پێیان وایە کە ئیسلام دژی خۆشی و چێژەکانی مرۆڤە پێیان وایە حرامکردنی مەشروب و جگەرە و نێرگەلە و تلیاک و کۆمەڵ شتی دیکەمە پەیوەندی بەوەیە کە ئیسلام دژی خۆشی و چێژی مرۆڤەکان بەڵام خوای گەورەش لە قورئانی پیرۆزدا فەرمێ کە ئەمانە زەرەر و خراپەیان زیاترە بۆ تەندروستی مرۆڤەکان بۆیە حرام کراون ئایا ئیسلام لە حرامکردنی ئەم جۆرە خواردنەوە و شتانەشدا کە لە داهاتوودا بەونە سەر هەڵەدەن یا شتێکی تازەن ڕەچاوی تەندروستی مرۆڤی کردووە یان تەنها پەیوەندی بۆ کۆڵە حرامێکی قیامەتیە جوان طبعا خوای گەورە سبحانه وتعالى لە باسی شتە پاکەکاندا دەفەرمێت ويحل لهم الطيبات هەرچی شتێ پاک بێت خوای گەورە سبحانه وتعالى حەڵاڵی کردووە بۆ ئینسانەکان ويحرم عليهم الخبائث ئەوەشی کەوا پیسە خوای گەورە سبحانه وتعالى حرامی کردووە لەبەرەوە هیچ شتێک نییە لەوانەیە کە خوای گەورە حرامی کردوێت ئیلا زەرەر و زیانێکی زۆری تایە بۆ ئینسان کەواتە پەیوەستبوون بەو شتانەی کە حەڵاڵن کە پاکن و کە چاکن بەڕاستی تەندروستی و ژیانی ئینسان دەپارێزێت هەر ئەو شتانی کە خەڵک ئەمڕۆ بەڕاستی ئالوودە بووە پێوەی بڕۆ تەماشاکە ئەو نەخۆشیانی کەوا مزمینن و ئەو نەخۆشی کە ئەمڕۆ بەڕاستی لە عالەمە پەنا بەخوا بڵاو بۆتەوە و ڕۆژ بە ڕۆژیش لە ناو کۆمەڵگە و مجتەمەعەکاندا پەرە دەسێنێ کە بریتیە لە نەخۆشی شێرپەنجە
بڕۆ تەماشا کە ئاسەواری ئەم نەخۆشیە زیاتر لەسەر کێ دەرەکەوێت. ئەمە پزیشکەکان باسییان کردووە و زۆرێک لەو نەخۆشیانەی تر و حتا چارەسەرەکانیان زۆر ناڕەحەت دەبێت بۆ کەسێک کە مدمین بووە بۆ شتانی کە حرام کراون. بۆ نمونە کەسێکەوە عەرەق دەخوات، کەسێک کە شتێک خوای گەورە حرامی کردو ئەو لەوانە نزیکە بێتەوە. و ئەوانەشی کەوا قاعیدەکان زانایان بە قاعیدە شەرعیەکان حکمان لەسەر باس کردو. بۆ نمونە جگەرە لە سەدەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆ جگەرە نەبووە، بەڵام ئێستا زانان هاتوون لێکۆڵینەوەیان لەسەر کردووە. خۆی هەر شتێک لە عالەما دەرئەچێت جاری وا هەیە شتەکە شتێکە یعنی کوالیتیشی بەرز نییە، شتێکی چاکیش نییە، بەڵام تەماشاکەی کۆمپانیاکە زۆر دیعایەی بۆ کات. یا لە تەلەڤیزیۆن ئابینین لە شاشەکانە زۆر بانگەشە بۆ دروستی و بۆ چاکی ئەم شتانە ئەکرێت تاکە شتێ لەسەر دنیا کە کۆمپانیاکان بەرهەمی بهێنن لە هەمان کاتە بڵێن ئەمە خواردنی زەرەرە و تووشی سەرەتانە دەکات جگەرەیە. تەماشاکە لەسەر عەلاگەکەی و لەسەر پاکەتی جگەرەکە نووسیوێتی ئەمە سەبەبێکی ڕئیسیە، هۆکارێکی سەرەکیە بۆی کەوا تووشی نەخۆشی سەرەتانت بکات، تووشی چی و چیت بکات. سەرڕای ئەوەی چەندەهان نەخۆشی تر کە تووشی سیەکان دەبێت، کە تووشی گوچیلە ئەبێت، کە تووشی هەناسە دەبێت، کە تووشی جەستەی ئینسانە بێت. سەرڕای ئەوەی کە بۆنێکی ناخۆشی هەیە. پێغەمبەر صلی الله علیه و فەرمێت تۆ سیر و پیاز کە شتێکی حەڵاڵە و پاکە و شتێک کە زۆر زۆر چاکە بۆ تەندروستی ئینسان، بەڵام کە بۆنی هەیە و بۆنەکەی مسلمانان ناڕەحەتەکە فەرمێت لەو کاتەیە کە خوا دەدمەیە بۆ مزگەوت. کابرا جارە دێ بۆ مزگەوت جگەرەی خواردووە، لە بەردەم دەرگای مزگەوت تا جگەرەکە کوژێنێتەوە، ئەڕواتە ناو مزگەوت. ئەوانەی لە تەنیشتینی یعنی کاتی هەناسە هەڵم ژن و ئەیدەنەوە و ئەزانن ئێستا کابرا جگەرەکەی خواردووە. چونکە لەم لێکۆڵێنەوەیەک کە لەم ڕۆژانەدا بەڵامیان کردو لە 2017دا باسی ژماری ئەو چەند ملیۆنەی کرد کە بەهۆی جگەرەوە مردوون. ئەڵێ سەرڕای ئەوانە 100,000 کەس بەهۆی کاریگەری جگەرەوە کە لە زۆر لەگەڵ ئەو کەسانیان کەوا جگەرە ئەخۆن دووکەڵەکە ئەچێ بە سەریانە، ئەڵێ ئەوانیش بەهۆی کاریگەری ئەوەوە تەئسیر لەسەر ژیانیان دروست بوو بۆتە هۆکاری مردنە. بۆیە ڕەسوڵ الله عەلەیهی سەڵام فەرمێ لا ضەرەرە ولا ضیرار. نە زەرەر لە خۆ بە هیچ شێوازێ دروست نە ئینسان زەرەر و زیان لە خۆی بدات، ولا ضیرارە یعنی نە زەرەر لە خۆ بە نە زەرەر لە خەڵکیش بە، نە شتێ بکە کە زەرەر لە خۆت بی، زەرەر لە تەندروستی خۆت بدەی، شتێک کە ئەزانی ئەم شتە حرامە، ئەم شتە زەرەری هەیە بۆ تۆ، ئەبێ بەڕاستی خۆتی لێ دوورخەیتەوە. یا ئەڵێ زۆر بەکارهێنانی ئەمە زیان لە تۆ ئەدا، ئەبێ بەڕاستی خۆتی لێ دوورخەیتەوە. ئەمە دڵسۆزیە بۆ ئینسان. تەمان جاری وە هەیە گەر ئینسان بتوانێ لە چەند شتێکی کەم، چەند لەزەتێکی کەم بۆ ماوەیەکی کاتی بەڕاستی خۆی بپارێزێت، دەتوانێت زەمانێکی زۆرتر و زیاتر لەشی خۆی و تەندروستی خۆی بە چاکی و بە باشی بهێڵێتەوە. بەڵام زۆر جار تەماحی ئینسان کە شتێکە بێنە بەڕاستی خۆی پێ کۆنتڕۆڵ ناکرێت، تەماشاکەی ئەمانە وردە و دەوای لێکە پەنا بەخوا تووشی بێتاقەتی و ناڕەحەتیە. زۆر باش مامۆستا هەندێک شت هەن بۆ منە نە حرامن، بۆ منە ئیسلام ئاماژەشی پێداوە، بەڵام لەم سەردەمەدا زانست عیلم زانستی تەندروست دکتۆری دەڵێ کە ئەمانە بۆ منە زەرێکی خراپیان بۆ مرۆڤەیە، بەڵام بە پێداویستی ڕۆژانەی مرۆڤەکانیشن وەکو شەکر و خوێ و لیمۆ دۆزی و سۆدە و کۆمەڵ شتی دیکە. ئیسلامی پیرۆز لەم حاڵەتاندا هەڵوێستی چۆنە؟ ئایا بۆ منە وەکۆڵێ سەنگەری زانست دەگرێت و هەوڵەدا مرۆڤەکان هەمیشە لەوێش تا بپارێزیان بۆ منە دەستی مرۆڤەکانی باڵا کردو لەوەی کە یاسایەکی حرامکردنمان نییە بۆ ئەم خواردانەی کە زانست دەڵێ زیانیان هەیە بۆ مرۆڤ؟ بەڵێ طبعا ئەوەی کە ئینسانی مسلمان ئەنجامی دات دوو حاڵەتە، یا ئەوەتە عیباداتە، ئەوش الأصل في العبادات التوقيف یا التحريم. اینجا شتێ تریش هەیە کە غەیری عیبادەتە، بریتیە لەو شتانی کە مباحن. الأصل في الأشياء الإباحة. اینجا ئەوانەی کە لە شەرعا بۆ نمونە ئێمە ئەنجامی ئەدەین، ئەوەی کە ئینسان لە ژیانی ڕۆژانەی خۆیدا ئەو کارانەی کەوا ئەنجامی ئەدات، ئەوەی کە بوارە دینیەکەیە ئێمە ئەبێت قال الله قال الرسول عليه الصلاة والسلام چی و چیان فەرمووی ئێمە ئەبێ ئەوە ئەنجام بدەین. ئەوەی کە ئەمێنێتەوە سەر بواری ژیانی دنیای خۆمان، رسول الله عليه الصلاة والسلام فەرموویەتی ئەنتم ئەعلەم بئوموری دنیاکم، ئێوە خۆتان شارەزاترن بە کاروباری دنیای خۆتان.
کەواتە لە کاروباری دنیای خۆماندا ئێمە سەرپشکین باشە لە ئەنجامدانی کارێک یان ئەنجام نەدانی هەر شتێک بەڕێزان هەر شتێک سەلما و چەسپا کە ئەم شتە زیانی هەیە بۆ تەندروستی مرۆڤ پێویستە ئینسان کەوا خۆی لێ بپارێزێت خۆی لێ دوور بخاتەوە ئەنی کە ئەڵێن پێویست نەک بۆ معنایەی کە ئەگەر هاتوو خواردیان ئەنجامیدا ئەوە محەڕەمون شەرعەن و لە ڕۆژی قیامەتا خوای گەورە سزا ئەدا بۆ معنایەنە بۆ معنای کە پاراستنی جەستەی خۆت دەبێت ئاگال لێی بێت ئەو شتانەی کە ئەمڕۆ پزیشکەکان کۆکن لەسەری کەوا ئینسان بەکاریان نەهێنێت و هەنێشتیشەی خۆ تۆ ناتوانی بەکاری نەهێنیت لانی کەم زۆر کەم بەکاری بهێنە بۆ نمونە کاتی شەکر بەکارهێنی زۆر کەم بەکاری بهێنە کاتی خوێ پێویستە بەکاری بهێنی بەناو چێشت و بەناو خواردن و ئەمانە بە گوێرەی پێویست بەکاری بهێنە بەڵام لیمۆدۆزی خۆت و هەر پێویستی نییە کەوا بەکاری بهێنی شتێکی زۆر خراپش لە بەرامبەر ئەوە داشتی طبیعیتر هەیە بەڵام ڕەنگە شتە شیرینی طبیعەکانی تر زۆر بە ئاسانی بەدەستمان نەکەوێت بەڵام ئەوەی کەوا هەیە و بەدەست ئەکەوێت ئینسان دەتوانێت ئەوانە ئەوەی بەدەست هەیە بەکاری بینێ ئەوەشی کە بەدەست نییە بە گوێرەی پێویست ئینسان هەموو شتێ بەکاری بێنێ و لەگەڵی دابەڕاستی جوڵە و حرەکەی هەبێ بە ئیزنی خوای گەورە دەتوانێتەوە جەستەی خۆی هەت بە باشی و بە چاکی بهێڕێتەوە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لەم فەرمودەی کە فەرموویەتی ئەنتم ئەعلەم بئوموری دونیاکم قاعدەیەکی زۆر زۆر گەورە و گرنگە بۆ ژیانی ئێمە لە ژیانی خۆماندا لە کاروباری ژیانی دنیای خۆماندا باشە بۆمان هەیە بڕوانین لە کارەکان ئەوەی کەوا چاکە ئەنجامی بدەین ئەوەی کەوا کارێکی خراپە ئەمە لێرەدا بەڕێزان ڕۆڵی پزیشکەکان زۆر ڕۆڵێکی گەورەیە کە بەڕاستی دەبێ هانی خەڵکی بدەن یعنی ڕێ بۆ خەڵکی ڕۆشن بکەنەوە دەستخۆشی لە جەنابت دەکەم لەو ڕۆژانەدا کە بەرنامەیەکی کرد لەگەڵ مامۆستا قەیوم بەڕاستی بەرنامەیەکی زۆر بەسوود بوو بەڕاستی ئەوانە زۆر پێویستە ئەو ئامۆژگاریانە بدرێ بە خەڵک کابرا جاری وا هەیە تۆ شتێکی تەبیعیت هەیە بەهارات شتێکە بەکاری ئەهێنیت بۆ ئیلتیهابات بۆ زۆر شتی تر سوودت پێ ئەگەیەنێت بەڵام جاری وا هەیە تۆ مدمین نەبێ کابرا لەسەر دەرمانێکی کیمیاوی لەسەر شتێک ئەمە ڕەنگە لە پاشە ڕۆژە زۆر خواردنی ئەمانە و بەکارهێنانی زیان لە تەندروستی بدات لەبەرە بەڕاستی ئێمەش دەتوانین ئەمڕۆ لە ڕێ ئەم بەرنامانەوە و هەروەها لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئەکاونتی تایبەتی هەیە لە فەیسبوک لە پەیجەکان هەر شتی تایبەت هەیە سەبارەت بە ئەو لایەنانی گرنگن بۆ تەندروستی مرۆڤ بۆ خواردن بۆ خۆراک هی پزیشکی بەڕاستی دەتوانین کەوا ئینشاءڵڵا سوود لەوانە وەربگرین زۆر باش مامۆستا کۆتا پرسیارم لەبەرەی کە کاتی بەرنامەکەم زۆر کەمیەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو لە طبی نەبەویش هات چەندین جا ئاماژەی پێکراوە کە کۆمەڵێک خواردن و خواردنەوە هەن بۆ منە شمڵی و ڕەشکە و هەنگوین و کۆمەڵە شتی دیکان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو چارەسەر یان وەکو هێڵەرەوەی تەندروستی مرۆڤ ئاماژەی پێکردوون وەکو چۆن لە مەشروب و جگەرەکە وتمان ئەمە کە پەیوەندی بە قیامەتەوە نیە بەڵکو تەندروستی مرۆڤ لە بەرچاو گیراوە ئایا دانانی ئەم جۆرە خواردنانەش وەکو پەیڕەویکردن تەنها لە سونەتی پێغەمبەرە و وەکو پاداشتێکی قیامەتیەیان لێرەشدا تەندروستی و ساغلەمی مرۆڤ لە بەرچاو گیراوە بەڵێ طبعا هەمووانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی مسلمانان هەمووی چەندین سەدەیە بەکارهێناوە بەڕاستی توانیویانەکەوا ژیانێکی زۆر تەندروستیان هەبێ یعنی جاری وها بۆ دوومان لە سەرێک لە ماڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چیان خواردووە تەنها ئاویان خواردووە و خورمایان خواردووە تەماشاقی خواردنێکێکە لەو خواردنانەی کە زۆر زۆر بەسوودە ئینسان کەوا هەڵسا هەموو بەیانیەک حەوت دەنێک خورما بخوا زۆر بەسوودە ئەمە حەدیسی پێغەمبەری خوا لەسەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو عولەما فەرموویانە طبعا ئەگەر ئینسان خورمای عەجوەی دەرکەوێ دەستکەوێت یا عەجوەی عالیە ئەوەی بەرزاییەکانی شاری مەدینە ئەوەش نەبێ هەر خورمای تر ئینسان بیخوا بەڕاستی زۆر بەسوودە ئەمجا هەنگوین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاماژەی پێکردووە خوای گەورە لە قورئانە سورەتێکی ناوە بە ناوی سورەتی نەحلەوە بە ناوی سورەتی هەنگەوە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نمونەی ئیمانداری بەوە هێناوەتەوە کە ئەفەرمێ چەند پاکە بە شتێکی پاکەوە ئەنیشێتەوە و بەرهەمەکەیشی پاکە و زەرر و زیانیشی نییە بۆ ئەو گوڵەی ئەو گەڵانی کەوا لەسەری ئەنیشێتەوە تەماشاکەی بەکارهێنانی ئەمە ڕۆژانە ئەگەر بە شتێکی کەم ئینسان بەکاری بێنێت تەماشاکەی شتێکی زۆر باشە هەرچەندە لەوانەش بەڕاستی هەنێک کەس هەیە
هەنی کەسێ لەوانش بۆ نمونە زیادە ڕەوی ئەکا ڕەشکە چەند بەسوودە بۆ ئینسان بەڵام کابراڵێ بۆ نمونە هەموو ڕۆژێ تۆ کەوشێکی چێش بخۆ یا چەنێ بخۆ ئەمە پێوەست سازم وای نەفەرمووە ئەفەمێن لەمەدا شیفا هەیە هەموو شتێکی کە شیفا هەیە بە ئەندازەی خۆی بە حەدی خۆی تۆ دەتوانی سوودی لێوەرگری کابرا نەک بڕوات بە ڕێژەیەکی زۆر بیخوا گوچی لە وێران کاوتوشی چەندەها نەخۆشی وشتی تری بکەم وێ بەڕاستی ئەوانەی کە پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاماژەی پێداوە وەکو بەڕێزیشت تا ئاماژەت کرد بە هەندێکیان وەکو هەنگوین وەکو خورما وەکو ڕەشکە یعنی کۆمەڵە شتی تریش بووە کە پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەکاری هێناوە لە سەردەمی خوای وە سەحابە دووە ئەوان و ئێسش بەڕاستی لێکۆڵینەوەی لەسەر کراوە کە ئەوانە ئەگەر ئینسان ڕۆژانە شمڵی و بڵێ شتێکی زۆر بەسوودە شتێکی زۆر چاکە پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ طبعاً ئەو وەختە شتی شیفا زۆر کەم بووە دەرمان زۆر کەم بووە ئەی فەرموو ئەگەر شیفا هەبێ لە چەند شتێکە شەربەت و عەسەلین لە شەربەتی هەنگوین بۆ نمونە تۆ کەوچکە گەیکەیتە ناو پەرداخی ئاوەوە ڕای دەتاوەکو و شەربەتێکی لێ دەبی خۆرەوە یا فەرمێ کەڵە شاخ گرتن ئەمانە طبعاً لە کاتی خۆیان و بە شێوازی خۆی و لای کەسی شارەزا بەڕاستی شیفای تەیە بۆ ئینسانی موسڵمان مامۆستایان زۆر سپاس دەکەم و خوای گەورە پاداشتی بەخێر داتەوە ئینشەڵڵا لێدەوارم سوودێکمان گەیاند بێ و خەڵکیش لە تەندروستێکی باش بژی زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عەزیزیش ئومێدەوارین هەمومان لە تەندروستێکی باش دابژین تا بەیگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ